ڕۆژ بە ڕۆژ بەرەو مردنەچێت کە توی ئەم نەخۆشیە بێت. هێرش هاوڵاتێکی دانیشتووی چەمچەماڵە بەهۆی نەبوونی سەنتەری تایبەت بە شوشتنی گورچیلە لە قەزاکەدا بۆ ماوەی 3 مانگ و هەفتەی 3 جار سەردانی سلێمانی کردووە بۆ شوشتنەوەی گورچیلەی. لە سنوورەکەدا چەندین کەس گورچیلیان لە کار کەوتووە و پێویستە هەفتانە چەند جارێک لە سەنتەرێکی تایبەتدا گورچیلیان بشۆن. بڕینی ڕێگایەکی دوور بۆ شارەکانی تر و تێچووی زۆر تەنگی بە توشبانی نەخۆشیەکە هەڵچنیوە. ئەبێ سیارێکی تایبەتت هەبێت نەفرێکت لەگەڵا بێ کە ئامشۆیم شاری سلێمانیەکەی هەفتەی 3 ڕۆژە چیت کولفەی 150,000 تێئچێەوە ئامشۆیە هەفتانە هەروە بێتوانێت 4 ساعت لەژێر و جیهازەیە ئەمێنیتەوە. لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵی 2014دا وەزیری تەندروستی و کاتی حکومەت هێرێمی کوردستان سانتەری گورچیلەی دەستکردی لە ناحی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ کردەوە و جگە لە بوونی ئامێر و کەرەستەی تەواو هاوکاستا پیشی بۆ دانرا. بەڵام پاش کەمتر لە 5 مانگ و لە دوای هەڵبژاردنەکان سانتەرەکە داخرا و تا ئێستاش نەکراوەتەوە. لێپرسراوی لقی چەمچەماڵی ڕێکخراوی گورچیلە پارێزان بازدەوە دەکات ڕێژەی توشبوانی نەخۆشیەکە لە قەزاکەدا ڕوو لاڵکشانە و بەهۆی نەتوانینی ڕۆشتن بۆ سەنتەرەکانی شارەکانی دی ژمارەیەک توشبووی نەخۆشیەکە لە چەمچەماڵ گیانیان لەدەستداوە. بە زۆری خەڵکی هەژارن دەبێت کە ئەچنە حاڵەتی نەخۆشی شتنەوەی گورچیلەوە دەبێت بچنە سلێمانی لەبەر ئەم سنتەری سەقفڵی لێدراوە ئیش ناکە لە کارکەوتەوە بۆیە داواکارم لە حکومەتی هێرێمی کوردستان وەزارەتی تەندروستی ئیداری ئەم شاری چەمچەماڵ بتوانن ئەم سنتەرە بکەنەوە. لە بەرپرسانی تەندروستی سنوورەکە دەیانەوێت هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ دووبارە کاراکردنەوەی سنتەرەکە و دەڵێن ئەو ئامێر و کەرەسە تەندروستیانەی پێشتر بۆ سنتەرەکە نێردرابوون بە کۆنی هێنراون و هەرزوو لە کارکەوتون. لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە لە هەوڵین بۆی کە ئەو سنتەرە لە چەمچەماڵ بکرێتەوە پێم وابێت لە دەربانی خاون و شوێنیشکەش بەنیازن بکرێتەوە عەقدیش کراوە لەگەڵ کۆمپانیای تازەیە بۆی تەجهیزی سنتەرەکەمان بۆ بکاتەوە چونکە ئەو ئامێران و کەوتم ئەبێ بگۆڕدن. پەککەوتنی گورچیلە نەخۆشیێکی باو کەسانی توش بوو دەبێت هەفتانە زیاتر لە جارێک گورچیلەی بشوات یاخود چاندنی گورچیلەی بۆ بکرێت. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.